گوتان بەردەوامە بن زمانی کوردی ئەڵێن یەکێک لە جوانترین و دەوڵەمەندترین زمانەکانە ئەمە نەک لەبەر ئەوەی ئێمە زمانی خۆمانە وەسفی ئەکەین ستایشەکەین و لەسەری ئابەم شوێ قساکەن بەڕاستی هەر بەم شێوەیەوە ئەمەنە لە ناوچە جیاوازەکان ئێمە شێوەزار و زاری جیاوازمان هەیە ئەسڵم بە دوواداچوونەکان ئەمەی سەڵاندووە کە ئابەم شەوەیە زمانی کوردی دەوڵەمەندی تێدایە جا ئێمە لە تۆری ئەم بەشەمان قساکەین لەسەر ئەوەی کە ئەم زار و شێوەزارە جوانانە کە هەیە لە ناوچە جیاوازەکان چۆن ڕەنگی داوتەوە و چۆن بەڕاستی ئەمەی وا کردووە کە زمانی کوردی دەوڵەمەندکە و هەروەها هەوڵێکی زۆریش هەیە بۆ پاراستنی زمانی کوردی بۆ شێوەزارەکان زارەکان و یەکێک لەو هەوڵە جوانانە ئەوەیە کە دەدرێت لە کتێبێک کە وەرزە جیاوازەکان دەرئەکرێت بە ناوی دنیای ئەدەب کە با بڵێن بە 4 زمانی جیاواز بڵاو ئەکرێتەوە بۆ ئەوەیە کە زمانی کوردی هەر ئێمە خۆمان لەسەری زانیاریمان نەبێت ئەم جوانیە ئەم دەوڵەمەنیە بە زمانەکانی تریش بڵاو بکرێتەوە خەڵکانی ترگەلانی تر لەسەر زمانی کوردی و لەسەر دەوڵەمەندی ئەم زمانە گوێیان بکرێتەوە چاویان بینا بکرێت و ئاشنای دەوڵەمەندی ئەم زمانە بن هەر بۆیە بەڕێز فەریدون سامان سەرنووسەری وەرزنامەی زمان ناسی زمان و زار لە لامان ئامادەیە هەم لەسەر با بڵێن چاپبوونی ئەم کتێبە وەرزیە لەگەڵ بەڕێزیان قسە بکەن واتە کتێبی دنیای ئەدا هەم زیاتر لەسەر ئەم بابەتی دەوڵەمەندی زمانی کوردی و هەروەها جوانی زار و شێوەزارەکانان لەگەڵ بەڕێزی گفتگۆ بکەین کاک فەریدون سڵاوە لێبێ بەخێر بێ خۆشحاڵ بە ئامادەبوونت هەر سەرەتا با لەسەر کتێبەکە دەست پێ بکەین سەرەتا من هەڵبە سوپاسی کەناڵی کورسات دەکەم هەروە سوپاسی تایبەتیم بۆ ئەو بەرنامە بە پێز و خۆشە کە من چەندان زاردی مسلمانی بانگەشتن دەکەن سوپاسی تایبەتش بۆ سەحرخان و کاک سەرکۆ زۆر سوپاس تەنها هەڵەیەکی بچووک وەرزنامەی دنیای ئەدەب تایبەتە بە لێکۆڕینەوەی ئەدەبی ڕەخنەیی پەیوەندی بە زمان ناسی نییە من سەرنووسەری گۆباری زمان و زارم کە گۆباری زمان ناسی وەرزیە لە هەمان کاتی ئێستا کە سەرنووسەری وەرزنامەی دنیای ئەدەبیشم بەڵام ئەم ینی تایبەتمەندێتی ئەم گۆوارە دنیای ئەدەب تایبەتە بە لێکۆڕینەوەی ئەدەبی ڕەخنەیی خۆتان دەزانن زۆری گۆوارەکان ئەوانەی کە هەن لە کوردستان ڕۆشنبیری گشتین یعنی پڕ لە دەقی شەعر و چیرۆک و تار و لێکۆڕینەوە وەرجێڕان بەڵام ئەمەیان تایبەتە بە لێکۆڕینەوەی ئەدەبی یعنی ئەمە هەوڵێکە بۆ ئەوی نووسەران خوێنەران هام بدەین لێکۆڕینەوەی ئەدەبی بکەن هەر لە ئەدەبیاتی کلاسیکەوە تا دەگاتە ئەدەبی هاوچەرخ و ئەدەبی نوێخواست هەوڵەکان خۆی لە چی ئابینێتەوە بپورە هەوڵەکان ئاماژەم پێکرد ئەم وەرزنامێ تایبەتە بە لێکۆڕینەوەی یان دراساتی ئەدەبی نەقدی یعنی لێکۆڕینەوەی ئەدەبی ڕەخنەیی یعنی خوێنەر بەڕوویەکی ئیساتیکی ڕەخنەی دەخوێنێتەوە و نووسەرانش هەوڵدەن لێکۆڕینەوە لە سەرداقە ئەدەبیەکانمان بکەن چ لە شێعرە چ لە چیرۆکە کوتە چیرۆکە لە ڕۆمانە ئەوەیان لێکۆڕینەوەکان یعنی لێکۆڕینەوە هەر تەنها لە چوارچێوەی لێکۆڕینەوەی ڕۆژنامەوانی یا ئەکادیمی نەبێت کە وشکە لەگەڵ ڕێزم بۆیان ینی خۆ تازن لێکۆڕینەوەی ئەکادیمی لەسەر ئاسی زانکۆکان تا ڕادێک چووکە بە میتۆدێکی ئەکادیمی ئاماژە بە کۆمەڵک سەرچاوە دەکرێت تا حدێک وشکە یعنی پراکتیکی نییە بەڵام ئێمە کاتێک کە لێکۆڕینەوە لەسەر شێعرێکی بێسارانی یا مەولەوی یا خانەی قوبادی یا مەلای زیا فەقەی تێران دەکەین یعنی دەواازەیە لە بەردەم خوێنەر واڵا دەکەین کە بەو دنیا بینێ ئاشنایان بکەین یعنی ئێمە تیشک ناخەنە سەر بەرهەم بەڵێن نووسراوە ناوخۆیەکان با بڵێن دقا ئەدەبیە جیهانیەکانی شەر بەتاکید ینی هاوکات ینی ئێمە ئیش لەسەر دەقا ئەدەبیە داهێنراوە جیهانیەکانیش دەکەین یان لێکۆڕینەوەی تایە ئێستا ئەو ژمارەیە باشین لێکۆڕینەوە لەسەر میران کۆیندەرا هەیە کە دکتۆر نەزم ئەلوانی نووسیوێتی باشە خۆی یەکێ لەو خاڵانەی کە زۆر گرنگە کاک فەریدون هەمیشە ئەڵێن ئێمە نووسەرێکی بەڕێز بە نمونە بێنینەوە کتێبێکە نووسێ ئەم کتێبە لە بواری بۆ نمونە لە بواری شارایە لێکۆڵینەوە لە کۆمەڵێ لە شاعیرانەکە شاعیرانی کۆنی ڕابردووی خۆمان ئێوە لەم گۆڤارەتانە کە بتانوێ ئەم بابەتە بوروژێنن بابێت کۆمەڵێک کەس قسە لەسەر ئەم کتێبە بکە کەم و کوڕیەکانی چییە ڕەخنەکان خۆی لە چیا بینێتەوە منێکی خوێنەر کە جارێکی ترم کتێبە بەردەست منەکەوێ بەرچاوڕوونیم ئەبێ ڕوونکردنەوەکانم بەرچاو بێت تا چەند لەم گۆڤارەی ئێوە کارتان لەسەر ئەم بابەتە کردەوە پەیوەندی نووسەر پەیوەندی لەگەڵ
خوێنەرە تا چەند بەیەکەوە بەستێتەوە و بابەتە گرنگەکەش چەنە ئەو ڕژێنرێ تاوەکو گفتوگۆی لەسەر پرسیارێکی زۆر باشە ڕاستیەکەی خۆتان دەزانن پرۆسی ڕەخنا لە کۆمەلگای ئێمە کۆمەلگای کوردەواری چکە بەداخەوە کۆمەلگایکی داخراوین کراوە نین وەکو کۆمەلگا ڕۆژئاواییەکان یا کۆمەلگای وڵاتانی سەرفراز کە دەوڵەتیان هەیە و سەدان ساڵە ینی خاوەندا مزراوی ئەکادیمی زانستین وانە یعنی ئێمە لە چاو ئەزمموی نەتەوەیەک وەکو فارس یا عەرەب یا تورک یا ئەڵمانیا ڕووس بەڕاستی تازەین بۆیە ڕەخنا ڕەنگە تۆ ئەگە ڕەخنەی لەمە بگری بە دوای کەم و کوڕەکانی دەخیم گەڕێت لە قبول نەکەم چکە بڕوامان بە دیالۆگ نییە بەڵام ئێمە هەوڵ دەین لە ڕێی لێکۆڵینەوەی ڕەخنەیی دیالۆگ دروستکەین یعنی دیوە جوانەکانی دەخەکە نیشانی خوێنەردین بە دوای ناشرینیەکان ناگەڕێن چکە بە دڵنیایی خۆتان چاک دەزانن هەر کەسێ ڕەخنەی لێ بگری بۆ شێوەیە قبولی نییە بەداخەوە یعنی ئێمەی ڕۆژشمیرانی کورد بەو تێزە ڕەخنەما قبول نییە کە بە دوای شتە ناشرینەکانی دەق بگەڕین بەڵام ئێمە لەسەر بنەمای ئەو میتۆدە ئەکادیمیە توێکاریە تحلیل یعنی تحلیلکردین دەق کۆمەڵێک بنەما هەیە کاری لەسەر دەکرێت بەڵام بەدڵنیایی ئێستا کامی شاعری زۆر کە بانگەشەی داهێنان و گەورەی دەکا بڕوا بکە بەو شێوەیە بڵێ ئەو کۆپڕەی تۆ دزراوە یا لەژێر کاریگەری شارێکی دیکە نووسراوە بلۆکت دەکا خۆم ئەو زمینە بەسەر خۆم فەرەیدون یەک خاڵ هەیە کاتە تۆ ئەڵێی ڕەخنە یعنی بە خاڵە ئەرێنی و خاڵە نەرێنیەکان بەهێزی و لاوازیەکە هەردووکی باس بکەیت و بەداخەوە ئەوەی کە بەڕێزت باست کرد هەندێک جار ئەچێتە چوارچەوەی دژمنایەتی و هەندێک پەیوەندی کۆمەڵایەتی نابەجێ بەڕاستی کەسێتینەوە بۆی کە لاچێت بۆ بەڕاستی یعنی تۆ لە کۆتاییە ئەگەر هەردووکیت باس کرد لە کۆتاییە دقەکەت و ئەدەبیاتەکە بەهێزتر ئەبێ چۆن ئەمە ئێوە لاتان وایە ئەتوانرێت زەمینەی بۆ دروست بکرێت وڵا خۆی دەبێ بەڕاستی لە خودی ڕەخنەگرام بکەن من ڕەخنەگرنی ڕاست ئێوە لە گۆبارەکەتان چۆن هەنگاوە توێژەران دەکەین کە بۆ نمونە لەسەر ئەزمموی شاعرێک بنووسێ ئیتر ئەو لێکۆڵەرە ئازادە چی دەنووسێ چی نانووسێ بەڵام ئەگەر ئێمە دیسان هەندێک مەرجمانەیە بە شەخسەنەکردنی ڕەخنەمان قبول نییە من بڵێم سەحرخان باسی تۆ ناکەم باسی داخە دەکەم ئەوە گرنگە لا ئێمە بەڕاستی زۆرجار کە وتارێکی ڕەخنی یا لێکۆڵینەوەی ڕەخنەی بڵاو دەبێتەوە ئەوەندەی لەسەر خودی نووسەرەکە قسە دەکات لەسەر داق قسە ناکە ئەمەیان چێشە دروست دەکات ئێمە دەمانێت قسە لەسەر داق بکەین ئەو دەقە تا چەند دەقێکی ئیبداعیە داهێنراوانەیە و شش تازەی پێیە و ڕوئەیەکی ئیساتی جوانی هەیە بەڵام تۆ بچلایانی ژیانی کۆمەڵایەتی یا سیاسی شاعرەکە یعنی بەڕاستی پێم وایە فریشتەش کەم کوڕی هەیە نەگەر هیسانمان کاک فەریدون ئەگەر ڕەخنە نەبێ پێشکەوتن نابێت چکە لەبەرەوەی تۆ ڕەخنەوەتە دیالۆگ ئەگەر لەو هەنگاوانەی کەینیت نەزانی کەم و کوڕیەکانی چی هەنگاوی داواتوت باشتر نابێت ئەمە بۆ نووسینێک بێ بۆ دەقێک بێ بۆ هەر کارێک بێکەی کە بەداغم ئێمە لەسەر دەقەکان قساکەین ڕەخنەی لێبژیرێ ئەبێ یەکەم کەس کە پێی خۆشە نووسەرەکە بێت بۆی کە بزانێ خاڵە لاوازەکانی چیە و خاڵە بێزەکانی چییە بۆی هیواداری لەم هۆشیارێ بکوێتە ناومانەوە بە بەڵام ڕەخنەش لە ئاستی ڕەخنایە بێ نەبێتە تانە نەبێتە ڕەفزکردن چونکە هەموو هەوڵێک باشیەکی خۆیتیایە ئەتوانین بڵین کەم و کوڕەکانی ئەمێ باشەکانی ئەمێ تا چەند لەم گۆڤارەیە ئێوە چاودێریەک دانێن بۆ نمونە من سەرکۆ کتێبێکم نووسیوە شێعریە کاک فەریدون ڕێگە نەیە بەو کەسانی کە ڕەخنە لە کتێبەکەی منەگرن وا لە من بکات کە واز لە کارەکەم بێنم نەخێر وا لە من بکات کە بەردەوام بم یعنی ڕەخنەکان لەسەر ئاستی شێوازێکی باشا بێ و نەچێتە تانە و نەچێتە بریندارکردنی نووسەرەکە بووی نانەوەی ئەوەی ئێمە ینی بەڕاستی کە بەیاغی پێدەین لەم وەرزنامەیەدا لێکۆڵینەوەی ڕەخنەی بەدەر لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندی چکەوەی هەیە بەڕاستی تا ئێستا ڕەخنەکان کە ساڵەهای ساڵە لەسەر بنەمای پەیوەندی کۆمەڵایەتیە شەخسیە بۆم نووسە بۆ دەنووسم لەسەر بنەمای ناوچەگەرێتیە لەسەر بنەمای حزبایەتیە لەسەر بنەمای هەندێک جار ئایدۆلۆژیا کەسێکی چەپە لەسەر شعری سەبن کەسێکی نەتەوەیە لەسەر شاعرێکی نەتەوەی دەنووسێ کەسێکی ئیسلامگەرە لەسەر تەنها لەسەر شاعرە ئیسلام ناوچەگەرێتیەکە بەڕاستی ئێستا زۆر کێمە باسی ئەدەبیاتی کوردی دەکەین دەبێ بڵێن ئەدەبیاتی کوردی لە ناوچی سۆران یا لە ناوچی بەنیە لە ڕۆژهەڵات یا لە ڕۆژاوە یعنی ئەوەش پرسیارە یعنی ئێستا کەمترین
ڕۆشنبیرانی ئێمە لەس ئاسی زانکۆکان کە پرۆفسۆر و دکتۆرن ئاگان لە ئەدەبیاتی کوردی باکوور نییە، ئاگان لە ئەدەبیاتی کوردی ڕۆژاوا نییە، لە کوردەکانی قەفقاس و کوردەکانی رووسیا و کوردانی دیاسپۆرا نییە. یعنی ڕۆشنبیری ئێمە بەڕاستی بەداخەوە، یعنی ئەوە ڕخنەی خۆمە لۆکاڵیانی بیر دەکاتەوە، ناوچەگەرانی بیر دەکاتەوە، کەمتر ئاگای لە ڕەنگە شاعرێکی وەکو مایۆکۆفسکی بناسیێ، هیچ بناسیێ، نازم چێ بناسیێ، بەڵام شاعرێکی گەورەی کوردێکی باکوور یا ڕۆژهەڵاتی نەناسێ. ناسین مەبەستێ ئەوە نیە وەکو ناو، یعنی ناسین بۆ خودی ئەزموونی شاعرەکە. باشە کاتەم ناسینە چۆن ئەکرێت ئەنجام بدرێت؟ بڵێ ئەم ناسینە کە بەڕێزت وتت چۆن ئەکرێت ئەنجام بدرێت؟ ناسینە سەبنەمای خوێنەوەی ئەو دەقا، یعنی بۆ نمونە ئێمە ئەگەر بمانەوێ بابەتایری هەمەدانی بناسین، خۆ گرنگ نییە، ینی لە سەدەی چەندی کۆچیە زاینی ژیاوە، شارێکی عاریف بووە، سۆفی بووە، سۆفی نەبووە، یا بەزاری لە چیە، بە لوڕی یا با بڵێن بە فارسی نووسی. گرنگ ئەوەیە ڕوویایی ئەو شاعرە چی بووە، ئیزافاتی چی بوو، لە با بڵێن جیاوازەکانی چی بوو لەگە حافز و سەعدی و خەیام و ئاینتر. ئاخر بابەتاری هەمەدانی بەڕاستی یا ناسراو بابەتاری عوریان وێڕایەوەی کە یەکەم شاعری کوردەکە بە زمانی کوردی لە چی شعری نووسیوە، ئەگەر چەندێک دەقی شعری بەزاری هەورامی بە لوڕژەیە لە مێژووی ئەدەبیاتی کوردی بابەتایری عوریان یەکەم شاعری کوردە، بەر لە جزیری و فەقێ تێرەن و ئەحمەدی خانی و خانەی خوبادی 1000 ساڵەوە پێش شعری نووسیوە. ئەگەر چی ئەو کە شاعرە مەزنا عاریفێکی گەورە بووە، سۆفێکی گەورە بووە، ناسیۆنالیستی فارس ویستویانە بە فارسی بکەن شعرەکانیان وەرجێڕاوە و شەو زاراوەکانیان کردو بە فارسی. من بەر لە 20 ساڵێک سەردانی شاری هەمەدانم کرد تەنها بۆ ئەوەی بچمە سەر ئارامگەی بابەتاری هەمەدان. وێنەشم هەیە بەداخۆی دەبایە سەوێنەکانی بڵاوکەینەوە لەو گومەزەیە کە شعرەکانم خوێندەوە ڕاستە بەڕێ نووسی فارسی نووستا بوو، بەڵام بەڕاستی هەموو کوردێک کە من کەسێکی خەڵکی با بڵێن ئێرەم سۆرانی زارم، بەڵام زۆر بە ئاسانی تێگەیشتم، چونکە هەموو شتەکان وشەی کوردی بوون، لە چی بوون، نەک یان نەیانتوانی بیکەنە فارسی. جا بەداخۆ بەڵام خوێنەری کورد، ڕخنەگری کورد کەمتر ئاگای لە بابەتاری عوریانەیە و کەمتر ئاگای لە خانەی قوبادی و بێسارانی بەداخەوە. ینی باسی ئێستا دەکەم، باسی ناکەم کاتی خۆی مەلاکەری مدەڕیز باشین لێکۆڕینەوەی لەسەر با بڵێن شاعرە کلاسیکان نووسیوە، یا لە زوودا مەسەن باسی کەسێکی وەکو هەژار موکریانی یا دکتۆر عەزیزی مستەفا ڕەسوول باسی ئەحمەدی خانی کردووە. بەڵام ئایا خوێنەری ئێستا لێکۆڵەری ئێستا ئاگای لە ئەدەبیاتی کلاسیکەیە؟ نەخێر. باشە کەواتە ئێوە چەند هەوڵتان ناوە بۆ نمون لەم وەڤارەی خۆتانە ئەو بابەتانە هەمەڕەنگ بێ، پەیوەست نەبێ بە شێوەزاری ناوچەیەکەوە، پەیوەست بێ بە هەر چوار پارچەکەەوە. بۆ نمونە بەموو زارە کوردیەکان بێگومان ئەمەش چۆن ئەکرێ بەوە ئەکرێ بۆ نمونە شاعیرێ لە باکوورە دەقێکی شعری هەیە بە رەخنەگرێک لە باشوورە هەڵسەرگادنی بۆ بکە. ئەگەر ئەمە بکرێ و لەسەر ئاستی ناوەندە ئەکادیمیەکانیش ئاڵوگۆڕی ئەم شاعیرانەمان هەبێت بۆ ئێمە بتوانین شاعرێکی گەورەی وەکو شێرکۆ بێکەس لە وڵاتی ئیتالیا بتوانرێت وەرجێڕێتە سەر زمانە بخوێنرێت، ینی خەڵک بخوێنێتەوە. بۆ نمونە بۆ بتوانین لێرەوە دەقەکانی بەختیار عەلی وەرجێڕێتە سەر زمانی فارسی و بشتوانە جارێکی تر چاپ بکرێت. ئەمانە ئاڵوگۆڕە بەمە ئەتوانی ئاشنابی بە کەسەکان. لەم گۆڤارەی ئێوە هەوڵێن بابەتەکان هەمەڕەنگ بێت لە شێوەزارەکانە خۆی بینێتەوە؟ هەڵبەت ینی ئێستا تا ئێستا 4 ژماری دەچووە، ینی ئەوەی ئێستا کە لەژێر چاپ هەیە بڵاومان کردو وەکو بەرگەکەی و پێڕستەکەی ژمارە 3 و 4 بێکوێت، چونکە 300 لاپڕەیە. هەڵبەت داوامان کردووە کە یان یەک لە بەرنامەکانی ئێمە ئامانجەکانی ئێمە قسەکردن لەسەر ئەدەبیاتی کوردی بەگشتی، تەنها تایبەت بە هەولێر و سلێمانی یا بۆ زۆنە، چون بەڕاستی بۆ ئاماژەم پێکرد ئەدەبیاتی کوردی بریتێ لە داهێنانی هەموو زارە کوردیەکان. بەڵام دەبێ ئەوەش پرسی ئەوانش دەبێ ئاگیان لە ئەدەبیاتی ئێمە بێ، یعنی پێویستە کوردانی ڕۆژاوا، کوردانی باکوور بزانن شاعران و نووسەران و ڕۆمان نووسانی کوردی ئێرە چێن. یعنی هەر ئەوە نیە ئێمە هەوڵدەین فێرە خۆمان فێرە زاری کرمانجی بکەین، بە ئەوانش خۆیان فێرە زاری کورد. هەڵبەت ئێمە کرمانجی ژێرین، ئەوە ڕای خۆمە کە بە هەڵە پێدەوتێ سۆرانی دەبێ ئەوانش فێرمە. جینە بەڕاستی نووسەرێکی باش، ئەدیبێکی باش دروست نابێ ئەگەبێت تۆ شارەزایید وەک ئەدیب. ها من حەقم بە ڕۆژنامە نووسێک نییە، ئەدیبی ڕاستەقین ئەوەیە دەبێت زارە سەرچێ کوردیەکان بزانێ، بە تایبەتی کرمانجی. ئەگەر هەوڵ بدا فێرە هەورامی و لە چی و لە ڕژ بێ، وەڵای ئەوە باشترش. خۆی کاک فەریدون ئێمە هەندێک جار بتەوێت نەتەوێت
ناوچە جیاوازەکانی کوردستان هەندێک جار وشەیەک هەیە لەوانەیە بۆ نمونە لە پێنجوێن بگوترێت لە خەڵکی کفری لانەیە بۆی ڕوون نەبێەوە تاکەی چییە ئەمە ئەیبە نییە ئێستا مامۆستا شێرکۆبێ کەس کاتێکە هەمیشە شعرەکانی ئەوت هەندێک لە وشەکان کە لای وابوو ئاشنا نەبێ بۆ گوێی خەڵ ڕوونکردنەوەی ئەدا لەسەری خۆزگە بەڕای بەڕێزت ئەمەوە کوڕایی شخصی من وایە بەڕای بەڕێزت ئەگەر ئەمە گشتگیر بکرێت بۆ هەموو دەقەکان کە بۆ نمونە ئەگەر بە زاری ناوچەیەک ئەوترێت وەکو ڕوونکردنەوەیک لە ژێرگەوە ئەمە بنووسرێت واناکە ئیتر بۆ نمونە هانێکی زیاتر بات بخوێنە خوێنەروانی ئەگەر شعرێک بخوێنێتەوە نەیتوانین لەبەر تێنەگەشتن لە هەندێک لە وشەکان لێدا ئەبڕێ ئیتر ئەگەر ئەمە لەبەردەستیا بێت زیاتر هۆگرگەکە نەخۆی زۆر ڕاستە ینی شێرکۆی بێکەسی کۆچکردو لەو ئەزمونەدا بەڕاستی ینی سەرکەوتووە وشە و زاراوەی قاموسی فەرەنج زۆر بەکارێنەوە بەڵام ئێمە بۆ نمونەگە باسی هێمنی مەهابادی بکەین بەڕاستی لە ڕێی دەقە شعرەکانی هێمنی مەهابادی و شاعرەی ناوچەی موکریان فێرە زۆر وشە و زاراوەی ناوچەی موکریان بووین ئەوە حەقیقەتێکیانی یعنی هەر ئەو بابڕین ئەو نەوەیەش ینی نەوەی هێمن و هەژار و زەبیحی و حەسە قزلجی شاعرایان دواتریش بەڕاستی لە ڕێی نووسینەکانیان جگە لە دەقی ئەدەبی هەتا لە ڕێی ڕۆمان و لە ڕێی وتار و لێکۆڕنەوەکانیان هەوڵێکی باشیاندا کە ئەو زمانی ئێستا کە پێدوتێ کوردی ستاندارد کە تایبەتێ بە ئێمە ئەوان بەڕاستی موتوربیان کرد بە زاری موکریان ئەجینا تۆ ئەگە تەماشا بکەی ئەدەبیاتی ئێمە تا ساڵی هەفتە زیاتر بە بنزاری سلێمانی بوو بەلەزی سلێمانی بوو هەتا نووسەرانی هەولێر بەلەزی سلێمانیان دەنووسی تەماشای ڕۆژنامەکانی هەولێر و گۆڤاری هەتاو بکە بەلەزی سلێمانی بووە چونکە لەزەی سلێمانی زاڵ بوو بەسەر باشووری کوردستان لەبەرەوەی لە بیستەکان لە سەردەمی ئینگلیزەکان ڕۆژنامە هەبووە گۆڤار هەبووە قوتابخانە هەبووە بەڵام دواتر بە ئەو کرانەوەی ئەو دەواازەی لە ساڵی هەفتا کە دانووسان هەبوو لە نێوان با بڵێن شۆڕش و حکوومەتی عێراقی زۆرێک لە ئۆتۆنۆمی ڕۆژشەمبیری بۆ کوورد ڕەخسا ڕۆژنامە گۆڤاری زۆر بڵاو بۆ کتێبی زۆر چاپکرا هاتنی شاعران و نووسەرانی ڕۆژهەڵات بۆ باشووری کوردستان بۆ شارەکانی ئێمە بەڕاستی کاریگەری زۆر زۆریان لەسەر زمانی ستاندارد هەبووە یعنی هەتا مەبەستم هەر لە ڕووی وشە و زاراوە نەبووە هەتا لە ڕووی ڕستەسازیەوە سێنتاکسەوە ئەوە چونکە لهجەکەیان زارەکەیان بەڕاستی زۆر پارا و پەتی و ڕستەنا ئێمە بمانەوە نەمانەوێ کوردی باشوور یا کە بەداخۆ پێمان دەوتە کوردی عێراقی لەبەرەوەی زمانی کوردی ڕوبەڕووی جینۆساید و ئەسمیلاسیۆن و دژایەتی زۆر کراوەتەوە یعنی وایەمان لێتۆ بەڕاستی لەژێر کاریگەری زمانی عەربی دابووین ئێستا زۆر لە نووسەرانی ئێمە چیرۆک دەنووسن شعر دەنووسن بەتایبەتی چیرۆک و ڕۆمان تێبینەوە دەکەم هەز دەکە ڕستسازیەکەی کوردی نییە یعنی باشکرا بۆنی عربی پێوە دیارە کاری ئەو دیاردی ڕەنگە لە ناو کوردانی باکووری ژوات تەسیری زمانی تووشیان لەسەرا بەڵام ناوچەی موکریان بەڕاستی لۆڕەوە زارێکی زۆر پاک و ڕەوان ئینشەڵا کار لەسەرەوە کرێ کە بتوانێت زیاتر گرنگی بە زمانی کوردی بینوشەوە زارەکانیش بە تایبەتی لە ناوخۆی کوردستانی گەورەی خۆمانە ئاڵوگۆڕێکی ئەدەبیات هەبێ بۆی کە بتوانین کاری زیاتر دەستخۆشیش بۆیەوە کە بتوان لە ڕێگەی و گۆڤارەوە چەندین بابەتی ئەدەبیات و ڕەخنەی بخنەن ڕوو بووی کە خوێنەر بە باشی بچێتە ناوڕۆک و دیتێڵی بابەتەکانە دووبارە سپاس بۆ تۆ کاک سپاس بۆ هەمووتان تەنها دەمەوێت بە یەک ڕستە کوتایی بۆ گفتوگوێمان بێن بەڕاستی ئەدەب ئەفراندنی زمانە هەموو دەقێکی ئەدەبی شعرە چیرۆکە ڕۆمانە ئەفراندنی زمانە یعنی بەڕاستی ئەدیبانی ئێمە توانێن لە ڕێی داهێنانەکانیان خزمەت بە زمانی ستانداری بکەن دواتر ینی کاریتری بۆکرا دەستەکان خۆش زۆر سپاس بۆ تۆ خۆشەویستان